سڵاوم کاتتان باش وەک ئاشکرەیە کە دوێنێ چەند ڕۆژ لە بۆم پێش لایەنە پەیوەندیدارەکان هۆشداریاندا کە شەپۆلێکی بەهێزی بارانبارین ڕوو لە هەرێمی کوردستان دەکات و مەترسی دروستبوونی لافاو هەیە. لیژنەکان و مابڕێن قەزا و ناحیەکان پارێزگاکان ئیدارە سەربەخۆکان چەندین ڕێنمایان ڕاگەیان، بەڵام ترسی وشیانە بوو کە لە هەرێمی کوردستان لە زۆرێک لە شوێنەکان بە جوێرێ و پێشبینیانەی کە دەکرا لافاو دروستبی. ئەو شەپۆلە بەهێزەی بارانبارین زۆرێک لە شار و شارستانی گرتەوە لە شاری هەولێرش هەروها، بەڵام لە شارستکەی خەبات کۆمەڵێک لە کاسبکار و کۆمەڵێک لە دوکاندار بەهۆی ئەو شەپۆلە بەهێزەی بارانبارین زەرەر و زیانی زۆریان بەرکەوتووە و ئاو تا ئاستێکی دەتوانم بڵێم مەتر زیاتریش بەرز بۆتەوە. مثل بۆ من ئەمە ئاستی ئەو ئاوەیە کە هەبوو تا ئێرە هاتیە، ئەمە لە شارۆچکەی خەباتە هاتووە کە وەکو باسی کرد زەرێکی زۆر بەر هاوڵاتیان کەوتەوە. با بچین زانین زانیاریەکان چین. مامەجیان سڵاو دەبێت. بەرەجانە بە قورعانە من ئەشیای کەون دەفرۆشم دەستی دوو سەرلاجێ و زەمیدە و غەسالێ و تاخمینۆمە و تەلەڤیزیۆنەوە ئەو شتانە زیانی زۆر دەرکرد. بە قورعان تقریبا حتا 2 ملیۆن 3 ملیۆنەگەوە. ئێستا ئاستی ئاوەکە وەڵا تقریبا لە مەترێک و شتێکەوە کە سەردانی کردینەوەی بزان زەر و زیانەکانتان چین بۆتان. بەخوای سەردان قایمقام هاتێرە و بەس لەو بەریزادێ ڕاوەستا هەندێک خەڵک قسەیان لەگە کرد و ئەو شۆفۆر و مۆفڵانە هاتنەوە لە دوونێکە وەرخاوین دەکەنەوە پێیان خاوین نابتەوە تەواو نەبووە. چەند قەناتێک هات وەڵا قسەمان کرد و هەر باسی مەعاناتی خۆمان کرد و باسی ئەو لافاو لە ناکاو هات پردێکمان هەیە. ئەو پردە لە سناعەوە طبعاً ئەو ئاوە دێتە خوارێ پلێت و ئەو شتانەی لەگە خۆی نابوو دەرکەی جسرەکەی گرت دەرکەکەی گرت ئاوەکە هەستاوە چۆن ناو مزگەفت لە ناو مزگەفتەکە دیوارەکان ڕوخا هاتەوە دەرێ یەکسەر هاتە ئەو مەجموعە دوکانە تقریبا 22 دوکان ئاو هەیە هەر هەمووی زیانی بەبەرکەوتەوە فەقیرانە. یعنی کەس لێستا و کابرای فڕنیا دەستیشی کورتە بە قورعان غاز و ئاردوانە بە قەر دێنێت فەقیرە. 22 ئەوە 42 فەردەی هەر ئاردەکەی کەتە ناو ئاو یعنی فەردە ئارد لەسەر ئاو دەڕۆیشت. ئەوان دیکە هەر لەسەرەوە بگرە کاک میرانە، ئەوە بەهجەتە، ئەوە کاک عەبدوڵڵایە، کاک مزەفەرە، ئەوە محەممەدی تەلەڤیزیۆن چا دەکاتەوە 6-7 تەلەڤیزیۆنی بەسی یەکە یعنی خەرشی مەنتەقەی خەبات لۆ چاکردنەوە دەکرێتی. ئێستا هەمووی ئاو چۆن ناوی سوتا تەلەفۆن دەکەن لەوەلا کاکە دەبی تەلەڤیزیۆنمان لۆ بکڕێەوە. قڕبەسەرە ئەوە بەخۆی ئەشیای خۆی هەمووی ڕۆیشت. ئەوە تەلەڤیزیۆنیش لۆ خەڵک بکڕێتەوە. خوارش کاک فەتحی تقریبا وەڵی کاک فەتحی یەکجار زۆرە، یعنی لە 20 ملیۆن و 30 ملیۆن و 50 ملیۆن زیاترە کاک فەتحیارە وەڵە. ئەوان تری خوارە کاک جاسم سورچی ئەوە سبوختیە باوەڕکەم برێم لە 100 سەتر سبوخ هەر سەتلی بە 35,000 دە حسابی بکە بزان دەکات چەند حیاتم ڕێستچینە ئەوە کوباس کرد فڕی نانا مامەجان سڵاو دەبێت. چاوم بەخێر بێن باشن. بە قورعان زیانمان زۆر بەبەرکەتێ تقریبا تەنەک و قسوور ئارد بەس خەسار بووە. 2 ماتۆری ئەو عەزانەی سوتایە زیانمان زۆر بەبەرکەتێ ئەگەر قەرەبوو بکرینەوە باشە. ئامێری نان کرد لەگەشت ئەوەش تێکچەوە بە 13 ڕقەمان کڕیە تازەمان کڕێمانە هەردوو ماتۆڕەکەی سوتایەوە عەزانەش ماتۆڕەکەی سوتایە مۆلیدەکەش ماناوێ کەلچینمایە و کەس هاتی سەردانتان کرد بۆی ناونووسان کە لە بۆ قەرەبووکردنەوەیان بەس ناویان نووسێ زیانەکانیان نەنووسێ بەس ناوەکەیان نووسێ و ڕقم تەلەفۆنیان لێ وەگرتینەوە تەوە. باش ئەوە بە هۆکاری زۆری یاخود بەهێزی هەندێک دەرێن لافاوەکە هەندێکی دەرێن هەندە ئەوە لە سنەعای بەر ئەوەکەی گرتیە نازەمە و کەسێ ناگە ئاوەکە لە سچ واستاوە تقریبا سنەعات لەوێ دەوریە بۆ ئاوەکەش تقریبا مەترێک لەسەرەوە عامی گرتیتەوە ناو دوکانەکەمان و
ئێستا حکومت داواکان یەکە یارمەتی مامداتن و شتێکمان لۆ دیاریکەوە کە ناژمانەوێ ئەوی شەکەوە هاتی قەربووتان بەرێ قەرم مالۆ بکاتەوە سەرچاو بەڵ بە ڕزانەوەی گوێتانی بوو ئەمە وەکو باس کرا کە ئەم هاوڵاتی هەنەم کاسبکارانە باس دەوە دەکەن کە زەرەر و زیانیان بەرکەوتووە و باسی ژەوە دەکەن کە بە هۆکاری ئەوەی هەندێک کەلوپە لە دواوە ئێرە من ئێستا ئەو شوێنێکە من لەسەری وەستام ئێرە ئەمە زێرا بە ئاو لە ژێر منەوە لە ڕۆژانی ڕابردوو پێرە تێدەپەڕێن دەڕوات ینی ئاوی ئەو ناوچەکە لێرە ئەوەی دەبینن بۆ ئاڕاستەیە ئەمە شوێنی زێرابەکەیە بەڵام بەهۆی ئەوەی کە زۆر بووە و بەهۆی ئەوەی کە کەلوپەری پیشە سازیەکە لەگەڵ بارانباریەکە هاتووە بەردەمی زێرابەکەی گرتووە ئاستی ئاو لێرە زۆر بەرزبووەوە تەنانەت وەکو ئەوەی دەبینن لە دیمەنەکان چۆتە ناو ئەو مزگەوتە چۆتە ناو ئەو دوکانانە و لە مەترێک و 50 سانتیم زیاتر ئاستی ئاوەکە بەرز بووە ینی تەواوی شەقامەکە ئەو دیمانانی دەشبینین ئەمە خەڵکێکی زۆر زیانی بەرکەوتووە بەو خۆشیان باسییان کرد تا ئێستا هیچ کەسێک نەهاتووە با بڵین ئەوە خۆیان باس کە ناونووسیان کە بە زۆرێک کە بێن پێیان بڵێ قەرەبووتان دەکەنەوە بەڵام ناونووسەکانیان هەروە کردووە بە شێوەیەکی گشتی بۆی بزانن چەندە دەسمە لای یەکێکی دیکە پێم وایە ئەمە دەمێ ئاماژە بەهۆش بکەم کە تیمەکانی شارەوانی تیمەکانی بەرگری شارستانی لە دوێنێەوە سەرقاڵی پاکردنەوەی بازاڕەکان پاکردنەوەی شوێنەکان بۆی ئەو پاشەڕۆیانەی کە هەم هی دوکانەکان هەم با بڵێن هی قڕ و لیتە و ئەوانە پاک بکرێتەوە زارێشتر دەبێت ئەو دیمەلانە ببینین کە ئەمە دوکاندارن ئەوانە کەلوپەلەکانیان تا ئێستا خەریکی پاکردنەوەن کە زیانیان بەرکەوتووە. ئەمە دوکانی فرۆشتنی بۆ یەخی خانووە زیانێکی زۆر بکە ماندوو نەبن باش نەخواتان دراوسەکانت باسییانەوە کرد کە زەرەرێکی زۆر بەێ زەرەرێکی زۆر زەرەرێکی زۆرین کردیە ئەرێ وڵات دیکانێک دوو دیکانی منە دوو سیارەیە دیواری حوشەیە هەموو عەدەم بووینە ئاوە ئێستا کەس هاتێ دەبووی ناونووسام بکە هەموو قایم هاتیە مدیر بەلەدی هاتیە هەموو هاتیە هەموو هاتینە سەخت گوتی مشکلە نییە ناوێ مێنی ویسنێ گوتی بۆنگو عیلاجێکی کەی ئەو ئاوە بەرزمکەوە لە مەترێک دەبی زیاتر دەبی پترە نییە 20 سانتیمەتر 5 دقه مەساوی 5 دقه بوو ئەمە چوینە مزگەفتی هاتینە دەر ئەوە نعنی 5 دقه هەندێک سندویچ پەنە لە ڕاهاتێ بەربەست تەمام لە ئەوێ گیر بووە لە دەوێت جسری ئەوە هەموو هاتیە ئێرە و لە ناو مزگەفتی و هەموو دیواری پاخیە هەموو عەدەم بووە هۆکارەکە بووە ئەرێ وەڵا ئەوە دیکانێک دوو سێ هەموو هەتا 15 دیکانی عەدەم بووە دەگەڕ وڵاتەن ئەوەی گوێتانێ بۆ بینیشتانە ئەمە دوکانێکی فرۆشتنی بۆیە خانووە کە بەم زۆرە زیانی بەرکەوتووە ئەوەشی لە دوای منەوە دەبینن ئەمە فرۆشتنی کەلوپەری ناوماڵە و فرۆشتنی با بڵێن پاکەرەوەیە و لەگەڵ هەندێک کەلوپەری دیکەدا دەبێت ئاماژە بۆ بکەم کە لە ساڵانی ڕابردوو کاتێک لافا و جارێکی دیکە لە شاری هەولێر ڕوویدا بۆ هۆکاری ئەوەی کە بەسەدان دوکان بەسەدان ماڵ بەسەدان ئۆتۆمبیل زیانی بەرکەوێ و لەگەڵ ئەوەشدا 12 هاوڵاتی بە هۆکاری لافاوەکەوە جانیان لەدەستدا
جگە لە دوکان و ماڵوشتات چەندین دام و دەستگای گشتیش لە شاری هەولێر زیانی بەرکەوت لەوێەوە دیژنێک دروست کرا کە وەکو هاوکاری و قەربوو بەسەر ئەم با بڵێن هاوڵاتیانی کە زیانی بەرکەوتدا بەش کرد دەبێت ئاماژە بۆش بکەم کە ئەو ساڵی کە لە هەولێر با بڵێن ئەو لافاوە ڕوویدا وەکو ئەوی ئێستا هاوڵاتیان گلەیانەوە کرد هەندێک لە پرۆژەی نیستە جێبوون کە کاتێک دروستکار سەر زێرابەکان سەر شوێنی ڕێڕەوەکان دروستکە بۆتە هۆکاری ئەم دروستبوونی لافا و ئەم زیانیان بەرکەوتەوە ئەوانش باسەوە دەکەن کە ئەو زێراوەی لێرە ئەو دەڕوات بە هۆکاری ئەوی ئەو کەلوپەر و سەریس پەناڵانی کە لە ناوچەی پیشەسازی خەبات هاتووە بەردەمی ئاوەکەی گرتووە بۆتە زیانگانی بە